دکتۆر فەرزاد سۆفی کوڕی خاری من بوو کابراشی شۆڕژگێر و لە بنەمانێکی فەقیر و هەژار بەدەستی خۆی بە فەقیری خۆی پێگەیاند کە خۆ پێگەیاندنیشی نەک لۆ حیزبەکەیان لۆ ئەوەی بی لە هەموو ملەتی کورد چوو بەتایبەتی لە مەماچی منتیقەی دەورە ڕوستە و گەزنایی لەمە چوو ڕەنگی تێک چوو بە میژگۆ ئەرێ خار فەرزاد تو لوتی وهای ڕەنگی تێک توی کوڕە چاو ئەو گوتمە تو بە منی نەخۆشی گوتی بەخوای نەخۆش نیمە ئەجا ئەوێ گوتە من مامەلا کوڕی خاری من ئەوێ گوتم مامە گوتی بەخوای نەخۆش نیمە گوتی ئەمن زۆری باشم بەرە ئیماندیمە گوتی بەم بیشتە و ڕۆژ لە ڕوستێ ناو هەولێرێ نێمەدارێ هەمیشە ینی ئیسراری لەسەرەوە دەکرد من لە ساڵی 1970ەوە دەیناسم ڕەفیقی من بووە پێش ئەوەی بەرپرسی ئیداری من بێتن کاک دکتۆر هەمیشە ئەوەی بەمە گوتووە ئێوە کەستان هیچ نین ئەگە هاوڵاتێک بێتە ژوورەوە کە هاوڵاتیەک هاتە ژوورەوە دەبێت لەبەری هەڵستنەوە ئێوە چین ئەگەر لەبەر هاوڵاتی هەڵنەستنەوە هاوڵاتی مەکانەتی پیرۆزی ئەو وڵاتەیە هاوڵاتی تەکوینی ئەو وڵاتە دەکاتن و دیسانیشەوە تەلەفۆنتان بۆ دێتن ئەگەر کەسێک کاری بە تۆ نەبێت ئەگە هاوڵاتێک کاری بە تۆ نەبێتن بۆ تەلەفۆن بۆ تۆ دەکاتن ئیشی لای تووە دەبێت ئەو ئیشەی بۆ ڕایکەی دەبێت ئەو ئیشەی بۆ ڕاپەڕێنی ئەمە بۆ پەیامەکانی کاک دکتۆر بەخۆشتان دەزانن لە مەوزوعی حاڵەتی سیاسی و یاساناسی و مامۆستای جامیعە ئەو کەسێک بووە کە هەمیشە لایەنە سیاسەکانی لێک نزیک کردوتەوە فکرم دەکردەوە لە ژیانمدا یەکەم مەحافز بیتن کە هەندە خەمخۆری خەڵک و خەمخۆری فەقیر بیتن بۆیە خەڵکەکەش عام گشتی هەمووی زۆر نیگەران بوو بەوەی کە کۆچی دوایی کردو کە ئێمەی بەجێش بەڕاستی ئەمن دەڵێ لێرەوە دەڵێم چۆن سەرۆک بارزانانی دەڵێ دەرێ کوڕێکم لە دەستدا منش دەڵێم لێرکانە پارچەیەک لێ بۆ لە کوردستان خەڵک دیتی سەلماندی بەڕاستی کاکفرسە سەلماندی کە لە بۆ هەموو خەڵک لە بۆ هەموو فەقیر و فەقارە لە بۆ هەموو خەڵکی دنیا لە بۆ هەموو ئێچان دەخۆم لە نزیکەوەی خۆم کە من چەند جار بخۆم هاوکاری فەقیرمان کردو لە ڕێگای پارێزگا هەولێر لە ڕێگایکە بەڕێز کاک فرسە سۆفیەوە